دەچینە لای میوانەکەمان زۆر بەڕێز شێخ فەتاح لەگەڵماندایە کە بەڕێزیان بەشداربووی ڕاپەڕینەکان. کاک شێخ فەتاح سڵاو لێ بێبانیت باش، زۆر بەخێر بێیت، دەست پێی پیرۆزبای ڕاپەڕینەوە لە سەرجەم کوردستانیان دەکەین. بەیانی ئێوەش باش، بەخێر بێیت. باش. زۆر سپاس. بەڵێ تۆکێکی لە بەشداربوانی ڕاپەڕین کاک شێخ فەتاح دەمێ باسی ئەو ڕۆژەم بۆ بکەیت. ژمارەتان چەند کەس بوو سەرەتا کە کۆبوونەوە، لای کاتژمێر چەند بە دیاریکراوی بەشداریدان لە ڕاپەڕیندا کرد، زیاتر شوێنانە کێو بوون کە لە سەرەتادا هەنگاوتان بۆنە کە بتوانن دروشمی ڕاپەڕینی تێدا بڵێنەوە؟ جارێکی کە ڕاپەڕینتان باش. من پێش هەموو شتێک لە ساڵ ڕۆژی ڕاپەڕیندا سەری ڕێز و نەوازشنەوی ئەەکەم لە ئاست گۆڵکۆی نەمران ڕەوانشاد مامزەلال و کاک نەوشیروان کە دوو کاریکاتەری و ئەندازیاری داڕشتنی بەرنامەی ڕاپەڕین بوون و سەرجەم شەهیدانی ڕاپەڕین و شەهیدانی گەلەکەمان و ئەوانەی لەسەر ڕێی سیاسی و نیشتمان پەروەری شەهید بوون کە ئەوان ئەم ڕۆژیان بۆ ئەمە خوڵخانوە. لە ڕاستیە من وام پێخۆشە کە باسی ڕاپەڕین لێکۆڵینەوە لەسەر ڕاپەڕین بکەین و ئەنجامەکانی ڕاپەڕین بکەین وەکو جەنابتان فەرمووتان. دیارە ڕاپەڕین ئەتوانم بڵێم دەرئەنجامی سەرجەم شۆڕشە یەک لە دوایەکەکانی میلەتەکەمان بوو، بە تایبەتی شۆڕشی نوێی گەلەکەمان بەڕابەرایەتیەکێتی نیشتمانی کوردستان کە هەرواش بوو کە ڕاستە میلەتەکەمان بەعام تامەزرۆی ئەوە بوو کە ڕاپەڕین بکات، تامەزرۆی ئەوە بوو کە مافەکانی خۆی بەردەستە بکات، بەڵام یەکێتی نیشتمانی کوردستان ڕابەرایەتی کرد بە پشتیوانی گەلەکەمان و زۆرێک لە حیزب و ڕێکخراوەکانی تری میلەتەکەمان. بۆیە ڕاپەڕین بەرجەستەی ئەنجامی هەموو ئەو خەبات و تێکۆشانە بوو و ڕاپەڕین وای کرد کە گەورەترین دوژمنی سەرسەختی میلەتەکەمان لە ڕابردووە کە بە تایبەت ڕژێمی لە ناوچوی سەدام حوسێن بوو کە لەسەر دەستی میلەتەکەمان و یەکێتی نیشتمانی کوردستان لە ناو بچێت و لەم نیشتمانە داگیرکراوەی ئەو کاتەی ئێمەیە دەربکرێت. دەستی سێ ساڵ ئێمەش لە بەیانی کوردستان نیوزدا یادی بکەینەوە. کاک شێخ دەمێ باسی ئەوە بکەین کە هەمان پرسیاریەکەم دووبارە دەکەمەوە. ئەو ڕۆژەمان بۆ باس بکەیت، ڕۆژی ڕاپەڕین کە بەڕێزێکی لە بەشداربوانی ڕاپەڕین سەرەتا چەند کەس بوون بەشداریتان لە ڕاپەڕیندا کرد، چۆن ئاگادارکرانەوە، چون بۆ کوێ دروشمەکانتان چی بوو؟ ئێمە من لە ڕاستیە بڵێن ئێوە پێتان خۆش وا بێت کە باسی خۆمان بکەین چیمان کردووە لە ڕاپەڕینە. ئەجینە من بۆ خۆم وەک شایەت حاڵێک بەڵێ وەک شایەت من جگەر لەوەی کە شانازیەکی گەورەیە بۆ من و بۆ هاوڕێکانم کە بەشدار بووین لە ڕاپەڕینە، بەڵام ئەوەی کە ئێمە بەشێک لە واجبی خۆمان بەرامبەر بە میلەتەکەمان بەرامبەر بە یەکێتیەکەمان جێبەجێ کردووە، ئەوەی کە هەموو واجبی خۆی جێبەجێ کردووە لە ڕاستی هاوڕێ شەهیدەکانمان بوون کە هەموو واجبی خۆیان بەرامبەر بە میلەتەکان بەرامبەر بە میلەتەکەمان و گەلەکەمان جێبەجێ کردووە. بۆیە بەڵام ئیتر ڕەنگە ئەگەر من شتێک بژێڕمەوە دلیل لە میلەتەکەم بێ، لە توانای میلەتەکەم بێ، لە حیزبەکەم بێ، ئەوانە بێن. ئێمە کەسانێک بووین لەگەڵ زۆربەی بەشی زۆری ئەو هاوڕێیانەمان لە کە بەشدار بووین کە پێشتر ئێمە لە نهایەتی نەوەتا ئاگادار کراینەوە کە ڕاپەڕین هەیە و پەیوەندیمان کرد بە شانە چەکدارەکان و دوای ئەوەش کە ڕۆژی ڕاپەڕین دانرا ئێمە لەو خەڵکانە بووین کە لە ناو شاری سلێمانیە بەشداریمان کرد. ئەو هینەی ئێمە ئەوە بوو کە لە چوارباخ و خالاوا و بەڵێ کاتە بەڵێ کاک شێخ ئێمە کۆنفرانسێکە دەبێت بچینە لێ دەمەوێت زۆر بە کورتی باسمان لە ئامانجەکانی ڕاپەڕین بۆ کە پێ دوای لێستادا ئامانجەکانی ڕاپەڕین بەدی هاتووە. ئەمە پێخۆشە. بەڵێ بەلەن ئێمە بە چاو لە دایمەن قسەکانی جەنابی مامزەلال بکەین کە کۆبوونەی پێکردین خەڵک هەڵەسات ئەو هیچمان بۆ نەکراوە، ئەو هیچ نەکراوە. مامزەلال ئەی فەرموو مەڵێ هیچمان بۆ نەکراوە، بڵێ هەندێک شتمان بۆ کراوە، هەندێکی ماوە.
بۆیە مەسلەی ڕاپەڕین و دەستکەوتەکانی ڕاپەڕین بەڕاستی زۆر شتی کراوە زۆر هەدەفی گەورەی پێکاوە بەڵام شتیش ماوە بکرێت لەوانەی کە گەورەترین شۆڕش بوو کە جوانترین شۆڕش بوو ڕاپەڕین بوو و حکوومەتی هەرێمی کوردستان بۆرە پەرلەمانی کوردستانی هێنایەدی دام و دەستگای ڕسمی حکوومەتی هەرێمی کوردستانی هێنایەدی ئەمە حاڵەتێک بوو گۆڕانکارێکی بنەڕەتی توانێتی ڕاپەڕی ئامانجەکانی خۆی بەڵێ بەشی زۆری ئامانجەکانی پێکاوە بەڵام ئەمە ناکرێت ناکاتە ئەوەی کە بڵێن ئاماد نەماوەنێ پێچێەوە بەڕای من ئەبێ ڕاپەڕین بە جۆرێکی تر بە شێوەیەکی مەدەنیادەتر بە شێوەیەکی نەوعیتر بەردەوام بێ تاوەکو و خواست و داواکاریەکانی ڕاپەڕین و خەڵک بە باشی دێتە دی بەو شێوەیەش ناکە کە خەڵک یەتە سەر تەلەڤیزیۆن ئەڵێ ڕاپەڕینی چی نەکردووە ئەڵێ بۆ میلەتەکەمانی چی نەکردو نەخێر ڕاپەڕین کۆمەڵی دەستکەوتی گەورەی هەبووە و کۆمەڵی دەستکەوتی تریژماوە ئێمە کە ڕاپەڕین تەبەنی کردو بێتە بەڵێ کاک شێخ زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادە